بەڵێ سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش لە چەند ڕۆژی ڕابردوو دەنگۆی ئەوە بڵاوبوویتەوەکەوە ماڵپەڕە ئەلکترۆنیەکان دادەخرێن و جگە لەوەش کۆمەڵێک ڕێنمایی لە وەزارەتی گواستنەوە گەیاندن دەرچووە کەوا سوکایەتیکردن بە ئاین بە پیرۆزیەکان یاخود بە کتێبە مقدسەکان سانسۆریان دەخرێتە سەر. من دەمەوێت بۆ گفتوگۆی زیاتر لەگەڵ وەزیری گواستنەوە گەیاندن قسە بکەم. بەڕێز ئانۆ جەوهەر، جەنابی وەزیر سڵاو لێبێت. ئەم ڕێنمایانەی کەوا جەنابتان دەرتان کردووە چین ئەگەر بە کورتی ئاماژەمان بۆ پێ بکەیت؟ وعليكم السلام ورحمة الله وبركاته. كاك دريس براستي أم باكيجي كا لایەن وەزارەتی گواستنەوە گەیاندن و بەتایبەت لە شارەزایان لە بەرەبراتی گشتی پۆستەوە گەیاندن لە وەزارەتی گواستنەوە گەیاندن لە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری لەسەردرا دوێنێ پاکیجەکە بە ناوی چەپکەی خێزانی یاخود پاکیجی عائیلی فامیلی پاکیج. ئەم پاکیجێکی ئەنتەرنێتە کە هەندێک بابەت لێی سانسۆر دەکرێت وەک بەڕێستان فەرمووتان بابەتی هەر بابەتێک کە زیان دەگەینیت بە کەسایەتی پێغەمبەرەکان کتێبە ئاسمانیەکان گشت ئاین و ئازاکانی کوردستان بە موسڵمان مەسیحی کاکەیی ساوی ئەیمەندایی ئەیزیدی بەهایی زەردەشتی و هەتا دوایە. بابەتی دیکە بابەتی خواردنە کحولیەکان و جگەرە چێشان، بابەتی سەیەم بابەتی مادە هۆشبەرەکان ئەوانەی فرۆشتنیان و هەروەها تەعاتیان بابەتی ئەوە یعنی قفل دەکرێن لەو پاکیجە سانسۆر دەکرێن و ئەو ئیشە بابەتی چەک و تەقەمەنی بابەتی هەر بابەتێک کە لە میانەی ئەوە بیتن ئاشتی کۆمەلگا ئەم پێکەوە ژانەی لە کوردستان لە ڕووی ئاینی لە ڕووی نەتەوەی لە ڕووی هەر ڕوویەک بیتن کە ئەوە بیتن کە تێک بداتن ئەمە تێدا نابێت. بابەتی توندوتیژی دژی ئافرەت دژی منداڵ و هەروەها بگرە دژی ئاژەڵش ئەمانە لێ قەدەغە دەکرێت. ئەم پاکیجە دروست کراوە بۆ خێزان تاکو باوک و دایک بتوانن دڵنیا بن کە منداڵەکانیان کە ئەنتەرنێت بەکاردەینن لە بەرەو داکو باب ناتانە ببنە پۆلیسێک 24 ساعت لە دیار منداڵەکانیان من لە کاتی بەکارهینانی مۆبایل و بابرێن پاد و ئەوانەی کە ئایپاد و ئەوانەی کە بەکاردەینن تابلتەکان، بەڵکو لە هەمان کاتدا ئەم پاکیجە بۆ ئەوەیە تاکو دڵنیا بن بزانن کە منداڵەکانیان لەم بابەتانە پارێزراون و ئەم کارێکی بەردەوامە لە بەرەو جەنابتان نەزانن و جەنابەت گەنجی ڕۆژانە ئەو سایتانە لە زیاددان کەواتە ڕۆژانە ئەو کۆمپانیانەی کە لەگەڵ وەزارەت عەقدیان هەیە ڕۆژانە دەبی کار بکەن لە بۆ سانسۆرکردنی هەر پەیجێک یاخود هەر ئەپلیکیشنێک کە هەروەها بابەتی قمار و دراوی ئەلکترۆنیش سانسۆر دەکرێت ئەوانە هەتاکو بتوانن سانسۆرکەن. ئەم پاکیجە دەبتە پاکیجێکی خێزانی. لە دوێنێ ڕاتاکو ئێستا هەندێک بەڕێز باسیەوەیان کرد بۆ منیان نرد ئەم بابەتە دژی ئازادی ڕای دەربڕینە پێیان دەرێن نەخێر. ئەم پاکیجە پاکیجی خێزانیە بە هەمان نرخی ئێستای ئەنتەرنێتە. هاوڵاتیان باوک و داک خێزان سەرپشکن دەیانەوێ ئەم پاکیجە وەربگرن و بەکاربینن مانگانە یاخود پاکیجی دیکەی ئاسایی. لە پاکیجی دیکەی ئاسایی ئەو بابەتانە سانسۆر نەکراون لەو پاکیجە ئەم بابەتانە سانسۆر کراون لە پێناو پاراستنی ژیانی هاوڵاتیان و دامونەرێتی و ئەخلاقی کۆمەلگا. لەبەرەوە ئەم بابەتە لەلایەن بەرەبراتی گشتی پۆستەوە گەیاندنی لە وەزارەتی گواستنەوە گەیاندنی حکوومەت هەرێمی کوردستان برای لەسەردرا و ئەمە یەکێکە لەو کارانەی کە ئێمە جەختی لەسەر دەکەین لە کابینەی نوێم. باشە جەنابی وەزیر دەمەوێت بپرسم کەی ئەم پاکیجە دەکەوێتە بازار و هاوڵاتیان کەی دەتوانن بەکاری بێنن بۆ ماڵەکانی خۆیان؟ ئەوەی من ئاگادارم لە هەفتەی دادێ کۆمەڵێک لە کۆمپانیەکان ئیعلانی دەکەن کە لە ئێستاەوە ئیشی لەسەر دەکەن و لە دوونەڕە پەیوەندیمان پێ دەکەن. لە هەر کاتێک ئەمە کۆمپانیەکانمان گوتیە هەر کاتێک ئەنگۆ هەر کۆمپانیایەک خۆی ئامادە کرد و ئیعلانی پاکیجەکەی کرد ئێمە پێشگیری لێ دەکەین و با ئیعلان بکەن ئێمەش یارمەتیان دەدەین هەتاکو ئەوان ئیعلانی بکەن و لە ماڵپەڕی وەزارەتیش ئاگاداری خەڵک دەکەینەوە و ئێمە لێرەداوە لە ڕێی ئەنگۆ جارێکی دیکە داوا دەکەن لە هەموو کۆمپانیەکانی
ئەتەرنێت کە مەجای یەک مانگیان وایە لە دوای ئەو یەک مانگە ئێمە بە پێی یاسا مامەلایەن لەگەر دەکەین دەبی هەموو کۆمپانیەکانی گەیاندن لە هەرێمی کوردستان پاکیجی خێزانی فامیلی پاکیج بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەرخان بکەن و هاوڵاتیان بتوانن ئەم پاکیجە لە بازارەکان و لە ئەپلیکیشنەکانی کڕین بەدەستیان بین. بەڵێ ئەمەە بەشێک بوون لە وتەکانی وەزیری گواستنەوە و گەاندن سەبارەت بە سانسۆرکردنی بەشێک لە ماڵپەڕ و سایتەکە.